دوی هیوها گلان ده هفدهم به روزنامه‌گری کردی را لینکا اینترنت یا به ناو ژینا میدیا دیوشان خواهش بو برسردان و بالاوی میدیای که نتوی او برفره بده دست پیکر و روژ دوی مانگ گلان او زمان و گرد روژ روزنامه‌وانی کردی و خاطر جودان و نوین رسانه و راگیاندن نتوی و گشتگیر بسترک اینترنتی و نام ژینا میدیا دست و کار وشان وجمه ژینا میدیا لینکا پیشکش کردن دیالوگا کردی او وشاندن خبات و لیکولین جور به جور نویساندن ورگراندن بلگه کردن فیلم و خبات مولتی میدیایی ئامانجی ژینا میدیا بوون بە بەستەرێکی نەتەوەیی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە پێناو لە خۆگرتنی هەموو دەنگە نیشتیمانپەروەرەکان لایەنگری لە گەشەی پایەدار بنەماکانی مافی مرۆڤ مافی دیاریکردنی سارەنووس ژینگە پارێزی یەکسانی کۆمەڵایەتی لەنێو هەموو پێکهێنەرانی کۆمەلگا و یەکسانی زایند و بەهێزکردنی گوتاری نەتەوایەتی و ئاگاداری کۆمەلگایە لە پێناو گەیشتن بە سەروەری سیاسی نەتەوەیی ژینا میدیا تریبونی گە ڕای گشت چالاکیل مافخوازەی حزب و ڕێکخراوەی لە جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردستان میدیای گە ڕای دەنگ هەواڵ و چالاکی لە گشت مردم زامەتکیش و کریکار و بەرهەم هاوەرەی لە ڕاستینە بایەخە مرۆڤی و معنەویەکان ناو کۆمەلگای کوردستان پێم وایە ناوی ژینا ناوێکی پڕ بە پێستی ئەم میدیایە چونکە ژینا هەر وەکو لە ناوەکەیدا دیارە بۆ خۆشی لە وێنەکان و لە ڤیدیۆکانی کە ئێمە بینیمانە پڕ بوو لە ژیان پڕ بوو لە ئاوات پڕ بوو لە هیوا ژینا میدیا لە خزمەتە گشت چالاکیل و خەباتکارەی لێ ڕێ یەکسانی زایەندی پارێزگاری لە ئەکۆسیستەمە کوردستان گروپە کەمایەتیەکانی ناو کۆمەلگا چالاکی لە ژینگە پارێز و کوڵبەرەی لیگە کە قوڕوانیە سیاسەتە زاڵمانەیە ئابووری ڕژیمە ئیرانن و دەنگە گشتە ئەوانەیگە کە دژە هەر جوورە ستەم و هەڵاواردنی لە کۆمەلگا خەبات کەن کاومە پێویستمان بە میدیایەک هەیە میدیایەکە بتوانێتن وەکو تۆڕێکی میدیایی دەڕاستیدا کار بکەن کە چەند کار بکەن یەکەمەوەکە وەکو تۆڕێک کۆمەڵاتی کار بکەن کابوو کاربەرانی ئێمە نووسەرانی ئێمە خەڵکانێک کە دەتوانن سیر بکەن و داهێنانی بەرنامە بکەن خەڵکی خۆی کوردستان Yes.